ئێمە باسی هەڵوەشانەوە و هەڵوەشانەوە نۆکەین ئێمە تەفسیری دادگای دەستوری عێراق تەفسیری مادەیەکی کردووە ئێمەش ڕێزمان لەو مادە دەستوریە گرتووە من قسەی من ئەوەیە ئەگەر بێت و بەهات باش بەغدا ڕێزی لە دەستوری عێراق گرتبا و ئەو مادە دەستوریانەی جێبەجێ کردووە بە حقیقەت شتەکانی تر هەمووی جێبەجێ نەدەبوون حەقی کورد لە دەستوری عێراقدا جێگیر کراوە نە هیچ قانونێک دەتوانێت ئەوە ئیلغا بکاتن نە هیچ مادەیەکی تریش نە هیچ یاسایەکیش دەتوانێت ئەوە تێک بدات لەبەر ئەوەی مهمە جێبەجێکردنی ئەو دەستورەیە ئەگەر ئەو دەستورە جێبەجێ بکرێتن بە تاکید هیچ مەشاکلێک لە بینی هەرێم و بەغدا نامینێ کۆبوونەوەی نهێنیمان نەبووە نهێنی بێ بە معنای کەلیمەی نهێنی کۆبوونەوەی سەربازیمان هەبووە لەگەڵ یەکتر و کۆبوونەوەکە هەدەف لەو کۆبوونەوەی ئەوە بووە کە ئێمە نەهێڵین شەڕ دووبارە ببێتەوە چونکە دەزانن ئێمە لەو شوێنانەی کە هێزەکانی پێشمەرگە پاشەکشەی کردووە بەڕغبەتی خۆمان پاشەکشەمان کردووە لە زۆر لەو شوێنانە بەڵام لە هەر شوێنێک پاشەکشەمان کردووە ئیسراریان ئەو بووە کە هاتوونەتە پێش لەبەر ئەوە دەزانن لە یەک دوو شوێن بەداخەوە شەڕ و پێکدادان دروست بووە لە بینی هێزەکانی ئێمە و هێزەکانی عێراق ئێمە بۆ ئەوەی ئەمە دووبارە نەبێتەوە چەندین کۆبوونەوەمان لەگەڵ یەکتر کردووە